أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خوشويستان مسلمانانی بەڕێز و خۆشەویست، ئەمڕۆ بە یارمەتی خوای پەروەردگار ئەچینە سەر باسێکی زۆر گرنگ بە ئومێدی ئەوەی ئینشاءالله هەموو لایەکمان سوود قازانج فائیدە لە فەرمایشتەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەربگرین. بەڕاستی خوای پەروەردگار خالقی ئێمەیە، ئێمەی دروست کردووە بۆ عیبادەتی خۆی. حکمت لە دروستکردنی جنۆکە و ئادەمی زادا عیبادەتی خوایە، وەک خوای پەروەردگار خۆی دەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خوای گەورە جنۆکە و ئادەمی زاد دەفەرمێت دروستم نەکردووە ئیلا بۆ ئەو نەبێ کە عیبادەتی خوای پەروەردگار بکەن، خوای گەورە بە تاک و تەنها بناسن و بیپەرستن. ئینسانش کە خوای پەروەردگار دروستی کردووە بۆ ئەوەی عیبادەتی خوا بکە و خوای گەورە بناسێ، پێویستە گوێڕایەڵی خوای پەروەردگار بکە. ئەوە ناسینی خوایە. ئەگەر کەسێ بیەوێ خوا بناسێ خۆشی بوێ دەبێت گوێڕایەڵی خوا پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزا دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خەڵکی بڵێ، بە مسلمانان بڵێ، بە هەمویان، بە باش و بە خراپەوە، بە عالم و غەیری عالمەوە، بە هەموو خەڵکی بڵێ ئەی خەڵکینە ئەگەر ئێوە خواتان خۆش دەوێ، بەڕاستی خوای گەورەتان خۆشەوێ، ئەوە شوێنی پێغەمبەری خوا بکەون صلی الله عليه وسلم. پێیان بڵێ ئەگەر خواتان خۆش دەوێ شوێنی من بکەون، واتە شوێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، شوێنی ڕێبازی من بکەون، شوێنی قسە و کرداری من بکەون. ئەوە خۆشەویستیە بۆ خوای پەروەردگار. هەر کەسێ بڵێ من خوای گەورەم خۆش دەوێ، شوێنی پێغەمبەری خوا نەکەوێ صلی الله عليه وسلم، شوێنی ڕێبازە پیرۆزەکەی و منهەجە پیرۆزەکەی نەکەوێ، ئەوە ڕاست ناکات، خۆشەویستی بۆ خوا نییە، چونکە خوای گەورە تەحەدا دەکات ئەوەی منی خۆشەوێ با شوێنی پێغەمبەری خوا بکەوێ صلی الله عليه وسلم. کەواتە هەموو مسلمانێک دەڵێ خوای گەورەم خۆش دەوێ، دەی ئەگەر ڕاست دەکەین با شوێنی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم. ئەگەر شوێنی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم پاداشتمان چییە؟ يحببكم الله، خوای گەورە خۆشمانی دەوێت، ئێمەی خۆش دەوێت. هەر کەسێک لە ئێمە پێی خۆشە خوای گەورە بە درۆی نەخاتەوە لەوەی کە دەڵێ خوای گەورەم خۆش دەوێ با شوێنی پێغەمبەری خوا بکەوێ صلی الله عليه وسلم. ئەو کاتە پاداشتەکەی کۆمەڵە شتێکە، پاداشتی یەکەم کە وەری ئەگرێ و دەستی ئەکەوێ بەهۆی شوێنکەوتنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەهۆی شوێنکەوتنی ڕێبازە پیرۆزەکەیەوە يحببكم الله، خوای گەورە خۆشتانی دەوێ. پێغەمبەری خوش دەفەرمێ صلی الله عليه وسلم والله خوای گەورە قەت هەرگیز خۆشەویستی خۆی فڕێ نادات ناواگری جەهەنەمەوە. واتە ئەو کەسەی شوێنی پێغەمبەری خوا بکەوێ صلی الله عليه وسلم خوای گەورە خۆشی دەوێ و دڵنیاش بن سوێنی خواردۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خوای گەورە نایخاتە ناو جەهەنەمەوە، چونکە خۆشەویستانی خوا نابێت لە جەهەنەما بوون و زەلیل بن. ربنا إنك من تدخل النار فقد أخزيته. ئینسانی ئیماندار دوعا دەکات دەڵێ خوای گیان هەر کەسێ تۆ بیخەیتە ناو جەهەنەمەوە سەرشۆڕت کردووە، زەلیلت کردووە، قەت خوای پەروەردگار خۆشەویستانی خۆی زەلیل و سەرشۆڕ ناکە ناو جەهەنەمە. يحببكم الله، خوای گەورە خۆشتانی دەوێ. ئەگەر کەسێک خوا خۆشی بێ بەسێتی هیچی تری ناوێ، هەموو دنیا باڕقی لێ بەقیمەتی نییە، بەختەوەرە. ويغفر لكم ذنوبكم، پاداشتی دووەم بۆ ئێوەی ئیماندار ئەگەر شوێنی پێغەمبەری خوا بکەون صلی الله عليه وسلم ئەوەیە کە خوای پەروەردگار لە تاوانەکانتان خۆشە بێ، گوناهەکانتان دەپۆشێت، چونکە خوای پەروەردگار غەفورە، تاوان پۆشە، بەڕەحم و میهرەبانە. ئەو کەسەی بێوێ شوێنی بکەوێ خوای گەورە ڕەحم و میهرەبانی خۆی دەڕژێنێ بەسەریدا. کەواتە تۆی مسلمان، ئێمەی مسلمان ئەگەر شوێنی ڕێبازی پێغەمبەری خوا بکەوین صلی الله عليه وسلم لە ژیانی ڕۆژانەماندا، لە قسەکانمانە، لە کردەوەکانمانە بیسەلمێنین ئێمە شوێنکەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
والله خوای گەورە خۆشمانی دەوێ، والله خوای گەورە نەمان خاتە ناو جەهەنەمەوە، ولا هەموو گوناهەکانیشمان خۆشە بێ، هەمووشمان پێمان خۆشە، خوا لێمان خۆش بێ. دەی با لەسەر سونەتی پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم، هەتا ئەو ڕۆژەی خوای گەورە ئامانەتمان لێ دەسێنێت و ڕۆحەکەمان لێ دەسێنێتەوە. ئەمە دوو پاداشتی گەورەیە. خوای گەورە خۆشتی دەوێ و لە گوناهەکانیشت خۆشە بێ. ئەی پاداشتەکانی تر چییە بۆ کەسانێک کە گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم؟ چونکە ئەو کەسەی گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا نەکات صلی الله علیه وسلم بە شوێن کەوتوی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قبول ناکرێ، گوێڕایەڵی نەکردووە. لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتووە بە ژمارە 2933 بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دانیشتبوو. جاء رجل إلى النبي صلى الله عليه وسلم فقال يا رسول الله صلى الله عليه وسلم والله إنك لأحب إلي من نفسي. پێغەمبەری خوا دانیشتووە صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکاندا لەولاوە پیاوێکی ئیماندار دێت، پیاوێکی خوا ناز دێت کە بەڕاستی شوێن کەوتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، بەڕاستی خۆشەویستی خوایە. ئەم پیاوە دێت دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوێن بە خوای گەورە، واللهی تۆم لە خۆم زیاتر خۆشەوێت، لە نەفسەکەی خۆم زیاتر تۆم خۆشەوێت. وإنك لأحب إلي من أهلي، والله سوين بقوري خوا تو خوش ويستري لاي من أي بيغمري خوا صلى الله عليه وسلم لهمك سكاركم لخيزانم لكركانم لكتشكانم لباوكم لدايكم لخشكم لبرام لهمك سكاري خوم، والله لنفسي خومو لهمك سكاري الشريتر خوش ويستري لاي من أي بيغمري خوا صلى الله عليه وسلم. بەڵام چونکە ڕاستەکە لەگەڵ خوادا خوای پەروەردگار بەڕاستی دەخاتەوە، خوای پەروەردگار ئاەت دائەبەزێنێتە خوارەوە بۆ ئەوەی ئەو پیاوە ڕاستگۆیی ئەو پیاوە دەرکەوێ، بەدڵ پێغەمبەری خوای خۆشویستەوە صلی الله عليه وسلم بەکردەوە سەلماندوێتی، بە قسەش بە هەمان شێوە سەلماندوێتی، چونکە تۆی خۆشەوێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وأحب إلي من ولدي، والله لە مناڵەکانیشم خۆشەویستری ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. أما خۆشەویستیەکە چۆن دەرەکەوێت؟ وإني لأكون في البيت فأذكرك، سوێن بەخوای گەورە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وای لە ماڵەوە دانیشتومە بیری تۆم ئەکەوێتەوە، تۆ دی بە فکری مندا، فما أصبر حتى آتيك والله أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناتوانم تحملکەم و صبر بگرم کاتێکە بیری تۆم دەکەوێتەوە لە ماڵەوە یەکسەر ئارامم لێ ئەبڕێ و ئەبێ بێمە خزمەتی تۆ بۆ ئەوەی بتبینم. فأنظر إليك، بەس بۆی تەماشات کەم. ئەوە خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. تۆم خۆشەوێ والله لە خۆم زیاتر، لە هەموو کەس و کار و ماڵ و منداڵم زیاتر تۆم خۆشەوێ. هەر کاتێکیش لە ماڵەوە بیری تۆ بکەمەوە، تۆ بە فکر و بیری منا بێی، والله ناتوانم ئارام بگرم و دانیشم لە ماڵەوە، ئەبێ بێم بۆ لە خزمەتی تۆ تەماشای تۆ بکەم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. چونکە سیرکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمان و تەقوایە. بۆ ئیمامی عەمری کوڕی عاص لە حەدیثە صەحیحەکەی موسلمدا هاتووە کاتێکە لە سەرمەرگا بوو دەستی کرد بە گریان، زۆر گریا، فەرمی والله هەتا ئێستەیش کە من سەحابەیەکم لەگەڵ پێغەمبەری خوادا بوومە صلی الله عليه وسلم، زۆر لەگەڵیا بوومە، سەحابەیەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نیشانەی علامەتی ئیمانی پێوە دیار بوو، بۆیە دەفەرمێ عەمری کوڕی عاص ئیماندارە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شایەتی بۆ داوە کە مؤمینە. دەستی کرد بە گریان فەرمووی والله هەتا ئێستا هیچ ڕۆژێک هیچ کاتێک نەمتوانیە پڕ بە چاو تەماشای پێغەمبەری خوا بکەم صلی الله عليه وسلم، چونکە شەرمم لێ کردووە. والله ئەگەر کەسێک بڵێ ئەی عەمری کوڕی عاص وەصفی پێغەمبەری خوام بۆ بکە صلی الله عليه وسلم، والله ناتوان وەصفی بکەم، چونکە ئەمەندە شەرمم لێ کردووە، والله پڕ بە چاو نەمتوانێت تەماشای بکەم. ئەوە خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەم سەحابەش دەفەرمێ صبرم لێ ئەبڕێت، ئارامم لێ ئەبڕێ، ئەبێ بێمە خزمەتی تۆ. فأنظر إليك، بەس بۆی تەماشات کەم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەوە ئیماندارە، ئەوە شوێن کەوتوی ڕێبازی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم.
وإذا ذكرت موتي وموتك عرفت أنك إذا دخلت الجنة رفعت مع النبيين. أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم والله كاتك بيري مردني خوم تو أكموا ڕۆژێکە بێ من دەمرم و تۆش دەمری ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من دڵنیام کاتێکە دەچتە بەهەشتەوە خوای پەروەردگار لەگەڵ پێغەمبەراندا سەلامی خوایان لەسەر بێ پلە و پایەت بەرز ئەکاتەوە بەرزترین پلەی بەهەشت خوای پەروەردگار بە تۆی دەبەخشێت. ئەو کاتە من بیر ئەوە ئەکەمەوە ڕۆژێک دەبێ من و تۆ لە یەک جیا دەبینەوە بە مردن. من دڵنیام کە تۆ چتە بەهەشتەوە تۆ لەگەڵ پێغەمبەرانە سلامی خوایان لەسەر بێت جێگای بەرز و بڵندتانەی خوا بەرزتان دەکاتەوە. وإني إذا دخلت الجنة خفت لو أخوم أجر من برغم بهشتي شوا خشيت أن لا أراك لو أترسم أي بيغمري خوا صلى الله عليه وسلم لبهشتا تو نبينم چووکە تۆ زۆر بەرزە بیتەوە لە بەهەشتا ئەترسم دەستم نەگاتە تۆ بتبینم لە دنیادا هەر کاتێک ویستم دێم بۆ لات لە خزمەتە ئەبم ئەتبینم بەڵام ئەترسم لە قیامەت نەتبینم. ئەوە خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە خۆشەویستی ڕاستەقینەیە بۆ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم. لە دنیادا ئەتوانم بتبینم هەر کاتێ بیری تۆم بکەوێت دێم بۆ لات بەڵام لە بەهەشتا ئەگەر منش بڕۆمە بەهەشتەوە ئەگەر کاتێک چوومە بەهەشتەوە ئەترسم نەتبینم لە بەهەشتا تەحمل ناکەم چونکە وا فێر بوومە هەر کاتێک فکری تۆ بکەمەوە بیری تۆ بکەمەوە بتبینم. فلم يرد عليه النبي صلى الله عليه وسلم شيئا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هیچ وەڵامێکی ئەم پیاوە بەڕێزەی نەداوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت حتى نزل جبريل بهذه الآية حتى جبرائيل سلامي خوای لەسەر بێ ئاەتێکی ناردە خوارەوە بۆ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کە خوای پەروەردگار دەفەرمێ ومن يطع الله والرسول ئەو کەسەی گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا بکات صلى الله عليه وسلم لەژێر فەرمانی ئەوان بێت فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. باجو بگرین لەوە پاداشتەکەی ئەو کەسەی خوا و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خۆش بێ و شوێنیان بکەوێ ئەو کەسەی خوا و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خۆش بێ و شوێنی بکەوێ گوێڕایەڵی فەرمانیان بکات ئەوە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەرانە ئەبن ئەو کەسانە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت هاوڕێکانی تۆ پێغەمبەرانن سەلامی خوایان لەسەر بێت. فأولئك مع الذين أنعم الله عليهم چونکە خوا نیعمەتێکی زۆری بەسەر پێغەمبەرانە ڕژاندووە سەلامی خوایان لەسەر بێت. مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء لروجي قيامتا لقل راس قوياندا أبي لقل إمامي أبو بكر أبي رضا ورحمة خوالي بي لقل أو كسانا أبي كلقل خوادا راستيان كدوا لقل بيغمري خوادا صلى الله عليه وسلم راستيان كدوا لقل الشهيد كان أبي چەند خۆشە ئەو کەسانی لە پێناو خوادا شەهید بوونە لە ڕۆژی قیامەتا بیان بینی چەندێک خۆشە ئەو شەهیدانەی کە لە پێناو خوادا کوژراون تۆ ببیتە هاوڕێی ئەوان چەندێک خۆشە لە ڕۆژی قیامەتا شاد بی ببینینی ئەو هەموو شەهیدەی کە لە غەزای بەدر و ئوحود و لە غەزاکانی ترا کوژراون شەهید بوونە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت چەندێک خۆشە لە قیامەتا لخزمتي إمامي عمر وإمامي علي وإمامي عثمان وإمامي أبو بكر والصحابة دابي راس قويان وشهيد كان كان خوش لقيامتها تولق أو كسانة دابي بلين أما شهيد كان غزاء أحد إمامي همزة ببيني إمامي مصعب ببيني رضا ورحمة إخوالي بيه صحابة خوش يسكاني ترب بيني هاوري أوان بي أو أخواني عمتي بسريان الرشاندوة همو كاتكش دلين إيما دلين اهدنا الصراط المستقيم خوا هدايت من بدأ بصر رقاي راست صراط الذين أنعمت عليهم خوا جرمان خيت صر رقاي ريبازي أو كساني كنعمة البصريان الرجاندوة غير المغضوب عليهم ولا الضالين خوا جرمان خيت صر رقاي أو كساني خزبت لي عن قرتوا وكو جولك كانوا وكو قاورة كان
خوایە بماخەیتە سەر ڕێباز و ڕێگای پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکان سەلامی خوایە لەسەر بێت. والصالحین لەگەڵ پیاوچاکانە ئەبیت، ئەوەی کە لە دنیادا پیاوچاک و خواناس بووە هاوڕێی تۆیە لە ڕۆژی قیامەتە. وحسن أولئك رفيقا، بێگومان ئەمانە باشترین برادر و هاوڕێن. ئینسانێک بەهۆی گوێڕالیکردنی خوا و پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم، بەهۆی شوێنکەوتنی ڕێبازی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەرانە بێ 124,000 پێغەمبەر سەلامی خۆیان لەسەر بێ، هاوڕێی پێغەمبەران بێ سەلامی خۆیان لەسەر بێ، هاوڕێی ڕازگۆیان بێ و شەهیدەکان بێ، هاوڕێی ئەو ئینسانە پیاوچاکان بێ. ئەمە نیعمەتێکە بارە دەست خۆماری نەدەین، چونکە ئەوانە خوا نیعمەتی بەسەریانە ڕژاندووە. خوای پەروەردگار بە جوبرەئیلدا سەلامی خوای لەسەر بێ ئەو ئایەتە پیرۆزە دێنێتە خوارەوە بە ئەمری خوا، ئەو کەسەی خۆشەویستی ڕاستەقینەی بۆ خوا پێغەمبەری خوا هەبێ صلی الله عليه وسلم گوێڕایەڵیان بکات، ئەو پاداشتەکەیەتی. ئەو پیاوە چونکە لەگەڵ خوادا ڕاستی کرد، خوای پەروەردگار بە جوبرەئیلدا سەلامی خوای لەسەر بێ وەڵامی ئەو پرسیارەی دایەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیتوانی جوابی بداتەوە. خوای گەورە مزگەنی پێدا کە تۆش لەو کەسانەی ئەی پیاوە بەڕێزەکە تۆ بەڕاستی خۆشەویستیت هەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کەسێکی خۆشویست گوێڕایەڵی دەکات. یعنی حت ولله المثل الأعلى، نمونەی بەرز بۆ خوایە. کەسێک لە ئێمە ئەگەر برایەکی خۆی برادەرێکی خۆی کەسێکی خۆی زۆر خۆش بوێ، جاری وای شتێکی پێ ئەڵێ بۆش پێشی ناکرێ، بەس دڵی نایە قسەکەی بشکێنێ، چونکە خۆشی دەوێ، خۆشەویستی بۆی هەیە. هەر کەسێکیش خۆشەویستی بۆ خوا پێغەمبەری خوا هەبێ صلی الله عليه وسلم والله گوێڕایەڵی فەرمانەکانیان دەکات، خۆشی لەو شتانە دەپارێزێ کە خوای پەروەردگار حرامی کردو لەسەری. لەبەرەوە ئینشاءڵڵا بە ئەم پاداشتانە دەست خۆمان نەدەین، لە ڕۆژی قیامەتە با لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکان و سەحابە و تابعین و پیاوچاکانە بین، بەڵکو خوا ڕەحمان لێ بکات. دەبا گوێڕایەڵی خوا پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم، ئەو پاداشتە گەورەکەیەتی. یا ڕەبی خوای ئیصلاحی حاڵمان بکەی، لە گوناهەکانمان خۆش بی. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين وآله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. لحديثك صحيح كإمام بخاري مسلم رحمة إخواني بالروايات دكن لها ولي خوشويستي في غمر إخوة صلى الله عليه وسلم إمامي أنس كوري مالك دفرميت رضا رحمة إخواني بيت. جاء رجل إلى رسول الله صلى الله عليه وسلم فقال يا رسول الله صلى الله عليه وسلم متى الساعة؟ قال وما أعددت للساعة؟ پیاوێک دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەی قیامەت دێ؟ قیامەت چەندێکی ماوە بێت؟ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم نازانێ قیامەت کەی دێ، بۆیە دەفەرمێت چیت بۆ قیامەت ئامادە کردووە؟ تۆ دەڵێی کەی قیامەت دێ، چیت بۆ قیامەت ئامادە کردووە؟ چیت بۆ قیامەت حاضر کردووە؟ ئینسان ئەگەر بە تەما بێ میوانێکی بێ خۆی ئامادە ئەکات، تۆش بە تەمای بڕۆی بۆ سەفەرێک خۆت ئامادە ئەکەی، ئەمیش سەفەرێکە ئەبێ خۆتی بۆ ئامادە بکەی. چیت بۆ قیامەتی خۆت ئامادە کردو ئەی ئەو کەسەی پرسیاری قیامەتەکەی؟ قال حب الله ورسوله صلى الله عليه وسلم، فەرمی خۆشەویستی خوا و پێغەمبەری خوام صلى الله عليه وسلم بۆ قیامەت ئامادە کردووە. أي پاداشتەکەی چییە؟ قال فإنك مع من أحببت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی دڵنیا بە تۆ لەگەڵ ئەو کەسەدا ئەبی لە ڕۆژی قیامەتە کە خۆشت ئەوێ، کە خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ قیامەت ئامادە کردووە. دڵنیا بە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئەو کەسەدا ئەبی کە خۆشت ئەوێ، لەژێر ڕەحمی ئەو خوایەدا ئەبیت کە خۆشت ئەوێ، بەر شەفاعەتی ئەو پێغەمبەرە دەکەوی صلی الله عليه وسلم کە خۆشت دەوێ.
إمامي أنس كوري مالك رضا ورحمتي خواه اللي بدا فرمي فما فرحنا بعد الإسلام فرحا أشد من قول النبي صلى الله عليه وسلم فإنك مع من أحببت. أفرمي لدواي مسلمان بون من لدواي ويك إما مسلمان بوين يكشتك نبو بقد أو ظلمان خوش بك لإسلام دا كقصبي غمري خواه فرمي صلى الله عليه وسلم تو كيت خوش بيو لقيامته لقلوك ساحش ذكري خوش يستيد بو كيه بي براستي لقيامته لقل أو كسد أبيت. فأنا أحب الله ورسوله وأبا بكر وعمر. إمامي أنس كوري مالك رضاي خواي پروردگاري اللي بدا فرمي من خواي پروردگارم خوش بي پیغمبری خوام صلى الله عليه وسلم خوش دوي. إمامي أبو بكر وإمامي عمرم خوش دوي رضا ورحمتي خواي النبي. فأرجو أن أكون معهم وإن لم أعمل بأعمالهم. أميدم هي إن شاء الله لروجي قيامته لقل أمانا بم باوكو وانش كردوم نبيت با كردوي چاكم وكو إمامي أبو بكر وإمامي عمر نبي مادم خوش يانم دوي براستي أميدم هي إن شاء الله لروجي قيامته لقل أوانا حشر بكريم لقل بيغمرانا حشر بكريم سلامي خواه السربي لقل الصحابة دا باوكو وانش كردوم نبي مادم خوش يانم دوي براستي ومادم كسك كي خوش بي لقيامته لقل أو كسا أبي منش زور دلم بقصي خوشة لبرو إن شاء الله لروجي قيامته لقل بيغمران وشهيدان وبياوچاكانا حشر دكريم أو بعداش تكيتي إنسان يقرالي خواه بيغمري خواه بك صلى الله عليه وسلم خوشك برزكان بالا خواه بترسن أقر بيان خوشة خوشك برزكاني إيما خواه يقول لي خوش بيه خواه يقول خوش يعني بيه خواه پروردگار لروجي قيامته لقل بيغمران وشهيدان وبياوچاكان حشريان بكات دبا لخوا بترسن باواز لجل و برگی ناشرعی بهێنن با خۆیان پۆشتە بکەن و ئەگەر خۆشەویستی ڕاستەقینەیان هەیە بۆ خوای پەروەردگار. ئیمامی شافعی رحمەتی خوای لێ بێت دەفەرمێت تعصي الإله وأنت تظهر حبه هذا محال في القياس بديع ولو كان حبك صادقا لأطعت إن المحب لمن يحب مطيع. ئەفەرمێت تۆ گوێڕاڵی خوا ناکەی سەرپێچی فەرمانی خوا دەکەی ئەشڵەی خوام خۆشەوێ ڕاست ناکەی مشتێکی مەحاڵە ئینسانێک بێ ئەمری خوا بکات ئافرەتێکی سافیرە بڵێ من خوای گەورەم خۆش دەوێ ڕاست ناکات. پیاوێکیش کە خێزانەکەی پۆشتە نییە و سافیرەیە جلی تەسک و تەنک لەبەر دەکات یا کچەکەی ڕاست ناکات دەڵێ خوای گەورەم خۆش دەوێ چونکە ولو كان حبك صادقا لأطعت ئەگەر خۆشەویستەکەی تۆ بۆ خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاستەقینە بوایە گوێڕاڵی خوا پێغەمبەری خوا دەکە صلی الله عليه وسلم. إن المحب لمن يحب مطيع أو كسي خوش بوي گوێڕاڵی دەکات تۆ دەڵێ خوای گەورەم خۆش دەوێ دە گوێڕاڵی بکە بەپێی فەرمانەکانی ئەو بجوڵێرەوە با تەقوای خوا بکەین ئەو پاداشتی ئەو کەسەیە گوێڕاڵی خوا و پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم شریعەتی خوا تەطبیق بکە لەسەر سونەتەکانی پێغەمبەری خوا بژێ صلی الله عليه وسلم بمرێ ئەو پاداشتەکەیەتی چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا لە صحیح جامع صحیحدا هاتووە بە ژمارە 2831 دەفەرمێ وجعل الذل والصغار على من خالف أمري زەلیلی و سەرشۆڕی و بچووکی بۆ ئەو کەسەیە سەرپێچی فەرمانەکانی من بکات. پاداشتەکەی واضحە ئەگەر گوێڕاڵی خوا پێغەمبەری خوا بکەیت صلی الله عليه وسلم کە باسمان کرد ئەگەر مخالفەی ئەویش بکەیت بە ڕێبازی ئەو نەڕۆیت لەسەر ڕێبازی ئەو نەبی ئەوە دەفەرمێ سەرشۆڕی و زەلیلی بچووکی بۆ ئەو کەسەیە مخالفەی فەرمانەکانی من دەکات بە پێچەوانەی فەرمانەکانی منەوە هەڵس و کەوتەکە و دەجوڵێتەوە. دەبا لە خوا بترسین خۆشەویستیمان بۆ خوا پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم خۆشەویستی بۆ خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەوە دەبێ گوێڕاڵی بکەی ئەوە خۆشەویستی نییە بۆ خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە شەو ڕۆژ خراپە و تاوان بکەین شەو ڕۆژ بیدعە ئەنجام بدەین. خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکان خۆشەویستی ڕاستەقینەیان هەبوو بەڵام یەکێکیان مەولولامەی نەکرد. تابعین خۆشەویستیان بۆ پێغەمبەری خوا هەبوو صلی الله عليه وسلم مەولونامەیان نەکرد. دوای تابعین نەیان کرد. ئیمامی ئەبوو حەنیفە نەیکرد ڕەحمەتی خوا لێ بێ ئیمامی شافعی نەیکرد ئیمامی ئەحمەد و ئیمامی مالیک هەر نەشیان بیستبوو نەک نەیان کردبوو. خۆشەویستی بۆ